سەردانی زەیدی بۆ واشنتۆن و تاران. عوسمانی حاجی مارەفم بابەتی ئامادەکردووە بەم جۆرە دەست پێ دەکات. کاتێرکی پێگەێنانی حکوومەتی عێراق سپێردرا بە عەلی زەیدی، ئیدارەی ترەمپ کە پێشتر ناڕازاییان دەردەبڕی بەرامبەر بە کاندیدکردنی مالکی و کەسایەتیە نزیکەکانی ئێران و کوتلەکانی هەشتی شعبی پەلەیان کرد لە ڕاگەاندنی پشتیوانی خۆیان بۆ زەیدی. ترەمپ یەکەم کەس بوو پیرۆزبایی لێکرد. پاڵپشتیکردنی ئەمریکا لە حکوومەتەکەی زەیدی ڕێگەی گەیشتنە بە چەند ئامانجێک، لەوانە پەڵنانی بۆ هەڵوەشانەوەی میلیشیەکانی پەیوەست بە سوپای پاسدارانی ئێران، ڕاگررتنی قاچاقی دراوی قورس لە عێراق و بۆ ئێران، دروستکردنی دەرفەتی وەبەرهێنان بۆ کۆمپانیا ئەمریکیەکان لە عێراق، پتەوکردنی پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ سووریا بە پلەی یەکەمیش ئەوەی گرنگە بۆ ئەمریکا بەغدا خۆی لە نەفوزی ئێران دوور بخاتەوە و لەگەڵ باقی هاوپەیمانە ئەمریکیەکانی ناوچەکە وەکو تورکیا و دەوڵەتە عەرەبیەکانی کەندا و تێکەڵ ببێت. لەو چوارچێوەیەشدا ئیدارەی ترامپ لە ڕێگەی تۆمبارەکی نوێنەریەوە هەوڵیداوە پرۆژەی بۆری نەوتی کەرکووک بە نیاز زیندوو بکاتەوە کە لە ژێر چاودێری ئەمریکادا لە نێو عێراق و سووریادا ڕێکەوتنی لەسەر کرا. ئەم پرۆژەیە ئەگەر تەواو بێت ئامانجی گواستنەوەی نزیکەی 2 ملیۆن بەرمیل نەوتی عێراقا لە ڕۆژێکدا کە لە ڕێگەی خاکی سووریاوە. پێشبینی دەکرێت لەلایەن کۆمەڵە کۆمپانیایەکەوە جێبەجێ بکرێت. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا لەگەڵ ترەمپ زەیدی ئاماژەی بۆ کردووە کە 30 ئەیلولی 2026 زایێنی دواوادە دەبێت بۆ سنووردارکردنی کوتلە چەکدارەکان و ڕادەستکردنی چەکەکانیان، هەمان ئەو وادەیە کە بڕیارە هێزەکانی ئەمریکاش کشانەوەی خۆیان لە عێراق تەواو بکەن. بەگشتی هەوڵەکانی حکوومەتی زەیدی بۆ سنووردارکردنی هێزە چەکدارەکان بۆتە هۆی دابەشبوونی کوتلە و گروپە چەکدارەکانی عێراق بۆ دوو کەم. یەکەمیان وێڕای ئەوەی نیگەرانن لەوەی تەسلیمکردنی چەکەکانیان دەبێتە هۆی لاوازکردنی پێگەیان و کەمکردنەوەی ئیمتیازەکانیان لە ناو دەوڵەتدا، لە کاتێکدا خۆیان وەکو بەشێک لە پرۆسەی سیاسی عێراق دەبین و دەوریان هەیە لە سازدانی حکوومەتی عێراقدا. و لایەنی دووەم کەمپی دووەم خۆی وەکو بەشێک لە میحوەری بەرگری دەبینێت کە ئێران سەرکردایەتی دەکات. ئەوەی پێویستە ئاماژەی پێ بدەین تاوەکو ئێستا هیچ پێناسەیەکی ڕوون یان چوارچێوەیەکی ڕێکارەکان بۆ پرۆسەی ڕاستکردنەوەی چەک یان بۆ دیاریکردنی جۆرەکانی ئەو چەکانەی کە دەبێت تەسلیم بکرێن نییە و قسەی لەسەر نەکراوە. ئەمەش ڕێگە دەدات بە دەربازبوون لە پرۆسەکە، چونکە هەندێک لە لایەنەکان دان بۆ دانانن کە هیچ چەکێکیان هەڵگرتبێت جگەل لەو چەکانی کە لە کاتی شەڕی دژی داعش لە دەوڵەت وەریان گرتووە. لەلایەکی دیکەوە ئەو کوتلە چەکدارانەی تر ڕەتی دەکەنەوە کە چەکەکانیان ڕادەست بکەن و هەوڵەدەن بوونی خۆیان جێگیر بکەن و هەوڵەکانی حکوومەت لەم بوارە تەحەدا بکەن. نمونەی ئەمەش هێرشە دووبارە بووەکانی فڕۆکەی بێفڕۆکەوانە بۆ سەر کوردستانی عێراق کە تەنها چەند کاتژێرێک دوای کۆبوونەوەی زەیدی لەگەڵ ترامپ بوو لە واشنتۆن و دواوادەی تەسلیمبوونی چەکەکانیان ڕاگەیان. گرنگترین پرسیار ئەوەیە کە دەوڵەت لە دوای 30 ئەیلولەوە چ ڕێ و شوێنێک دەگرێتە بەرامبەر بە بڵێن بەو کوتلانەی کە ڕەتی دەکەنەوە چەکەکانیان ڕادەست بکەن. ئەمەش زیاتر لەبەر ڕۆشنایی زیادبوونی فشارەکانی ئەمریکایە بۆ داخستنی ئەم مەلەفە. پێدەچێت لایەنە سیاسیەکانی شیعە بە تامەزراییەوە بیانەوێت بە کەمترین زیان ئەم قۆناغە تێپەڕێنن بۆیە خۆیان لە هاو ئاهەنگی ڕاستەوخۆ و ڕاشکاوانە لەگەڵ ئێران لە جەنگدا دەپارێزن. هەروەها هەوڵەکانی زەیدی بۆ کەمکردنەوەی گوشارەکانی ئەمریکا بۆ سەر عێراق لە بەرامبەر بەڵێنی ناڕوندایە بڵێن بۆ سنووردارکردنی چەکداری و دابینکردنی سوودی ئابووری بۆ کۆمپانیا ئەمریکیەکان، هەروەها پەیڕەوکردنی نزیکبوونەوەی لەگەڵ حکوومەتی ئەحمەد شەرعی سەرۆکی سووریا بێدەنگیان لێکردووە. سەبارەت بە ئامانجگرتنی دەوڵەتی کەندا و لەلایەن کوتلە عێراقیەکانەوە لە ماوەی شەڕی ئەم دواییەدا حکوومەتەکەی زەیدی تەنها بەیاننامەیەکی ئیدانەکردنی دەرکرد و داوای کرد دەوڵەتانی کەندا و بەڵگەی ئەم هێرشانە بخەنە ڕوو. ڕۆشنە کە حکوومەتی زەیدی و زۆربەی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی پێیان باشە بۆ بەڕێوەبردننی قەیرانەکان لە قۆناغی ئێستادا ئیمتیازاتێک پێشکەش بە ئەمریکا بکەن و پەیوەندیان بە ئێرانی شەوە ڕاگرن. لە ئاسی سیاسیشدا بەلەبەر چاوگرتنی سەرقاڵبوونی ئێران بە ململانەی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل، هەروەها هەڵوێستی تونند و تۆڵی ئیدارەی ترەمپ بەرامبەر بە سەرکردە کوتلە عێراقیەکان ئاماژەیە بۆ هەوڵی دابەزینی ڕێژەی کاریگەری ئێران لە عێراقدا. بەڵام ئەمە بەو مانایە نییە کە نفوزی ئێران کە بە قوڵی لەناو دەوڵەت و کۆمەڵگای عێراقدا ڕەگی داکتاوە بە تەواوی لە دابەزیندایە. شایانی باسە کە زەیدی لە 23 تەمموزەوە سەردانەکەی بۆ تاران دەست پێ کرد.
ئەمەش وەکو هەوڵێک بۆ ئەوەی نیشان بدات کە عێراق پابەندە بە پاراستنی پەیوەندیە بەهێزەکانی لەگەڵ ئێراندا. لە کۆداییدا پێدەچێت سیاسەتی ئێستای حکوومەتی عێراق لەسەر بنەمای هەوڵدان بۆ تێپەڕاندنی سەردەمی ترەمپ بە کەمترین زیانەوە بێت. ئەمەش ڕێبازێکە کە زەیدی دەیەوێت بەرجەستەی کاتەوە، بەڵام تا چەند دەتوانێت لەم گێژاوەدا سەرکەوتن بەدەست بهێنێت، بە تایبەتی کە بنکەیەکی سیاسی سەربەخۆی نیە و ناتوانێت سەنگەر لە هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی بگرێت لە ئەنجامدا کردەوەکانی سنووردار دەکرن کاتێک لەگەڵ بەرژەوەندە سەرکیەکانی هێزە باڵادەستەکانی شیعەدا بەریەک دەکەون. بۆیە تەنها سیاسەتی خۆپاراستن دەگرێتە بەر بۆ سەقامگیری بوونی پێگاتی ڕژێمی تایفی و دەوری چوارچێوەی هەماهەنگی کە لە نێوان پەرەسەندنی شەڕ و ململانەی ئەمریکا و ئێران و قەیرانی سیاسی و ئابووریدا ڕاوەستاوە.